سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا لە کەناڵی سۆران بۆست گەڕامۆلای ئێوەی ئازیز و خۆشەویست. بێگومان لە ڕۆژانی ئەمڕۆدا تەکنەلۆجیا بە شێوازێکی زۆر باش پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە کە ڕۆژانە چەندین داهێنانی ناوازە دەخرێنە بازاڕەکانەوە کە هەمویان بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی داهێنراون. لەم ڤیدیۆدا چەند داهێنانێک باز دەکەین کە نیشان دەدات تەکنەلۆجیا بە شێوەیەکی زۆر باش پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە و ئامێری زۆر داهێنراوە بۆ خزمەتکردنی مرۆڤ. بۆیە با بێکەوە ئاشنای ئەم داهێنانە بین، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و بە بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان. ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن. کارت شارپ چی دەکەیت ئەگەر پێویستت بە چەقۆ بوو بەڵام لە دەرەوەی ماڵەوە بوویت بە دڵنیاییەوە ناتوانیت بۆ هەموو شوێنێک چەقۆ هەڵبگریت چونکە ئەمە مەترسیدارە، بەڵام دەتوانیت ئەم پارچە بچووکە هەڵبگریت کە قەبارەی بەقەت قەبارەی کارتی ڕاکێشانی پارەیە. ئەمەش بریتیە لە چەقۆیەک کە دەتوانیت بینوشتێنیتەوە و زۆر سەلامەتە. ئەستوری دەمەکەی 2 میلیمەترە، ئەمە شوا دەکات بتوانیت لە جوزدانەکەتدا هەڵی بگریت و کێشی 13 کیلۆگرامە. ئەم چەقۆیە لە مادەیەکی دژە ژەنگ دروست کراوە و دژە داخورانە و بۆ ماوەیەکی زۆر بەتیژی دەمێنێتەوە. پرێن براژ یەکێکە لە باشترینەوە ئامێرانەی لەگەڵ مۆبایلە زیرەکەکان بەکاردێت. ئەم چاپکەرە زیرەکەیە کە بریتە لە ئەمریکی چاپکردنی بچووک کە قەبارەی بەقەت قەبارەی دەستە. ئەمەش بۆ ئاسان بەکارهێنانی بە مۆبایلەوە پێیوەست دەکرێت و هەموو ئەو شتانەی لە مۆبایلەکە دەینووسی ئەو چاپی دەکات، بەڵام ئەم ئامێرە تەنها لەسەر کاغەز چاپ ناکات بەڵکو دەتوانێت لەسەر هەر ڕوویەک چاپ بکات وەکو دیوار و پلاستیک و دار و قوماش. ئێستا دەتوانیت چەندین یادگاری لە ماڵەکەتدا دروست بکەیت بەهۆی ئەم ئامێرەوە. فۆڵدیبڵ بوتڵ هەموو کات پێویستمان بە بوتڵێکە کاتێک لە دەرەوەی ماڵین و ئەم بوتڵە چارەسەرێم کێشەیە چونکە شوێنێکی زۆر ناگرێت لە جانتاکەتدا. ئەمە جگەرەوەی بەرگەی پیاکێشان دەگرێت و دەتوانێت خواردنەوە گەرمەکانی تێدا هەڵبگریت بێەوەی بتوێتەوە. بەڕاستی ئەمە هەڵبژاردەیەکی گونجاوە. وینگلایتس ئەمەش بریتە لە گلۆپی لادانی پایسکلەکان بە کوالێتی زۆر بەرز کە دژە ئاوە و کێشی کەمی هەیە و بە ئاسانی دەبەسترێت و بەکاردەهێنرێت. ڕووناکێکی زۆری هەیە و موگناتیسی پێوەیە بۆ ئاسان بەستنی. کیباک جانتایەکی پشتە یەکەم جۆرەتی کە بەرەمێنراوە بە شێوەیەکی تەواو ڕوانینت بۆ جانتاکە دەگۆڕێت. جانتایەکە کە چەندین ئیش دەکات و لە باشترین مادەکان بەرەم هاتووە کە بۆ چەندین کار دەبێت، جاگەر دیزاینەر بێت یاخود مۆسیقاژن یاخود مانتۆرسوار بێت یاخود کەسێک بێت کە لەگەڵ مۆدێل بڕوات. جانتاکە 1044 گلۆپی تێدایە و مکەبەرەیەکی دەواتی تێدایە و لەگەڵ پاوەربانکێک و 4 شوێنی USB و کێشی تەنها 1.9 کیلۆگرامە. هەندیکان ئەمڕۆ چیتر کێشت نابێت لەگەڵ ئەو قوتوانەی کە بەگران دەکرێنەوە. لەگەڵ ئەمامێرە بچووکە دەتوانیت زۆر بە ئاسانی بیکەیتەوە تەنها بەیەک دوگمە. ئەمامێرە دەتوانێت هەموو قوتووە قەبارە جیاوازەکان بکاتەوە بێەوەی لێواری تیژی پێوە بەجێ بێڵێت کە دەبێتە هۆی برینداربوون. هەر بۆیە زۆر سەلامەتە بۆ خۆت و منداڵەکانت. ستیک بۆکس بەهۆی زۆربوونی گرتنی وێنەی سێڵڤی ئەمداری سێڵڤە بەرهەمێنراوە کە دەتوانیت وێنەی خۆت بگریت لە مودایەکی دوورەوە بە تەنها و لە دنیادا چەندین داری سێڵڤی هەیە، بەڵام بەدڵنیاییەوە لەم جۆرەت نەبینیوە هەرگیز. ئەمە دارێکی سێڵڤی جادوویە کە دەتوانیت لە پشتی کەڤەری مۆبایلەکەت هەڵی بگریت و دەتوانیت کۆی بکەیتەوە لە مادەیەکی زۆر باش دروست کراوە تا بتوانێت مۆبایلێک هەڵ بگرێت و دەتوانیت بەهۆیەوە چەندین وێنەی زۆر جوان بگریت. درومی وەشنگ دشوورێکی زۆر نایابە بۆ کەسانەی لە شوێنێکی بچووکدا دەژین یان بۆ قوتابیان یان بۆ کەسانەی کە دەیانەوێت بە قاچەکانیان ئامێرەکانیش پێ بکەن نەک بە کارەبا. درێژەکەی 22 سانتیمە و دشوێرەکە کە بەدەست ئیش دەکات و بڕێکی کەم جل لە خۆ دەگرێت. 2.26 کیلۆگرامە. ئاوێکی زۆری پێویست نییە، بە کاتێکی کەم جلەکان دەشوا و زۆر گونجاوە بۆ جلی منداڵان و دەشبینن کە قەبارەی زۆر بچووکە و
دەتوانین لەگەڵ خۆمان بیبین بۆ هەموو شوێنێک واروەها زۆر شوێن ناگرێت لە ماڵەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە دۆستی ژینگەیە. لێرە داهاتینە کۆتایی ڤیدیۆ ئەمجارەمان. زۆر سپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. وەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە لایکێکی ڤیدیۆکە بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیری مەکە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن تاوەکو هەمیشە ئاگاداری بابەتە نوێەکانمان بن تا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ.